هونەری ڕەنگکردن و ڕازاندنەوەی بارهەڵگرەکان لە پاکستان لە جادەکانەوە بەرەو ئاسمان دەفڕێ. ئێستا ئاکادیمیایەکی فڕین خەریکی ڕەنگ و وێنەکێشان و ڕازاندنەوەی فڕۆکەیەکی سێسنەی دووکەسیە لە ڕێگای ڕەنگە جیاوازەکانەوە. هونەری ڕازاندنەوەی بارهەڵگر لە پاکستان بە وێنە جوان و نایاب و ڕەنگاوڕەنگەکانیەوە بووەتە یەکێک لە باشترین هەناردە کولتوریەکانی ئەو وڵاتەی باشووری ئاسیایە. لە پیشانگاکانی دەرەوە ئیلهامی وەرگرتووە و هانی دوکانەکانیش دەدا لە شارەکانی ڕۆژئاوا بۆ فرۆشتنی مینیاتۆریەکان. ئێمە هەمیشە ویستومانە وێنەیەکی نەرمتر بۆ وڵاتەکەمان دروست بکەین و کلتور و چالاکی پاکستان بڕە پێ بدەین، چونکە هەر کاتێک ناوی پاکستان لە میدیا جیهانەکان باز دەکرێت بە جۆرێک لە جۆرەکان لە شێوەیەکی نەرێنی و خراپ باز دەکرێت. بەڵام ئێمە ویسمان نیشانی جیهان بدەین پاکستان تەنها تیرۆریزم و شتە خراپەکانی تێدا نییە. پاکستان وڵاتێک کە فرەڕەنگ و وڵاتی دەرفەتەکانە. حەیدەر عەلی تەمەن 40 ساڵ لە ڕێگای باوکیەوە فێری ئەم هونەرە بووە و لە منداڵیەوە کاری ڕازاندنەوەی بارهەڵگری کردووە و ئیستەش یەکێکە لە وێنە کێشە هەرە دیارەکانی ئەو بوارە لە پاکستاندا. बहुत ज़बरदस्त एक्सपीरियंस रहा है और एक तो मेरे स्टूडेंट को भी सीखने का मौका मिला एक नई से नई चीज़. ئەمە ئەزموونێکی زۆر باشە. قوتابیەکانیشم دەرفەتێکیان بۆ ڕەخسا بۆ فێربوون. ئەمە بۆ ئێمە شتێکی نوێیە. من و قوتابیەکانم چێژ لەم ئەزموونە وەردەگرین. جیاوازیەکی زۆر نییە لە نێوان بارهەڵگرێک و فڕۆکەیەکدا. من هەمیشە ویستومە فڕۆکەیەک ڕەنگ بکەم و خوددا ئاواتەکەمی بەدی هێنا. ئەم جۆرە هونەرە لەم ساڵانەی دواییدا بووە بە یەکێک لە باشترین هەناردە کولتوریەکانی پاکستان. هونەری بارهەڵگەرە تێکەڵێکە لە بابەتی ڕەسەن و لۆکاڵ کە بۆ پەرەپێدان بە پرسە کۆمەڵایەتیەکان لە هەندێک ناوچەی وڵاتەکەدا بەکارهاتووە. هونەری ڕەنگکردنی بارهەڵگر نوێنەرایەتی وڵاتەکەمان دەکات. ئێستا شتێکی نوێ لە ڕێگای ئەم فڕۆکەیە بە جیهاندا بڵاو دەکەینەوە. جیهان لە ڕووی هونەری و بارهەڵگرەکی ئێمە ئاشنایە. ئێستا لە ڕێگەی ئەم فڕۆکەیەوە ڕەنگەکانمان بە ئاسماندا دەفڕن. عەلی هیواخوازە لە داهاتوودا بتوانێت فڕۆکەیەکی ئەیرباز یا بوئینگ ڕەنگ بکات و دەڵێت دەرفەتی کارکردن لەسەر ئەم جۆرە فڕۆکە گەورانە بەڕاستی دەبێتە ئەزموونێکی باش بۆ فێربوون.